سپاس دەکەین هەموو توێژەرێکیش ئەمەوێت سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەم ڕاستەوخۆ ئایا دۆزینەوە پزیشکیەکان تا ئێستا گەیشتونەتە کوێ هیچ دۆزینەوە هەیە یاخود چارەسەرێ یاخود ڤاکسینێک هەیە تا ئێستا؟ سپاس بۆ چاپێکردنەکە، سپاس بۆ میوانداریتان. بە کورتی بۆ وەڵامەکەت دیارە کۆرۆنا ڤایرۆس یعنی ڤایرۆسی کۆرۆنا ڤایرۆسێکی نوێیە، تازەیە و پێشتر سابقەی نەبووە. تا ئێستاش زانایان توێژەران دەیانەوێشتی زیاتر لەبارەی ئەو ڤایرۆسە فێر بن، چون هەتا تۆ بەباشی لە سیفاتەکانی لە ئادگارەکانی ئەو ڤایرۆسە تێنەگەی تۆ ناتوانێت چۆن بەرگری لە بکەیت، تارگێتەکانی ناتوانێت بدۆزیەوە. لە علمی فارماکۆلۆژیدا لە علمی دەرمانسازیدا تۆ دەبێت یەکەم جار فیزیۆلۆژی ئەو شتانە بزانی کە تۆ دەرمانی بۆ دروست دەکەی، یعنی لە ڕووی تەبیعیەوە ئەو شتە چۆن کار دەکات، و دوای چۆنیەتی بوون بە هۆکاری نەخۆشی، یعنی پاسۆ فیزیۆلۆژیەکەی دەبێت بزانی، چۆنیەتی بوون بە هۆکاری نەخۆشیەکەی دەبێت بزانی، وەختە تۆ دەتوانی تارگێتەکانی ئەو شوێنانەی کە دەبنە هۆی لە کارخستنی ئەو ڤایرۆسە، پاشکردنەوەی ئەو ڤایرۆسە یان لاوازکردنی ئەو ڤایرۆسە دەستپێشان دەکەیت. بۆ مەسئلەی کۆرۆنا تا ئێستا هەندێک معلومات هەیە لەسەری، هەندێک شتی زۆر مهم کراوە، هەندێک بە پرۆتینە گرنگەکانی ئەو ڤایرۆسە کە لەسەر ڕووپۆشی ئەو ڤایرۆسە هەن کە دەبنە هۆی پێوەنووسان بە خانەکانی ئینسانەوە، چۆنیەتی داخلبوونی بۆ خانەی ئینسان، ئەوانە تحقیق گوزراونەوە، ئەمانە شتی باشن دڵخۆشکردن بۆ دیڤلۆپکردنی دەرمان، بۆ گەشەپێدانی دەرمانی دژی ئەم ڤایرۆسە زۆر بەکارکن. بەڵام دروستکردنی دەرمانێک لەوانەیە چەند ساڵێکی بوێ هەندێک جار، چون هەموو دەرمانێک کە دیڤلۆپ دەکرێت چەندین فەیزی هەیە، ئەم فەیزانە هەر فەیزە و خۆی کاتێکی دیاری کراویە، وەکو وایە کەسێک بە ڕۆژوویە تۆ ناتوانانی ڕۆژوون لە ڕۆژهەڵات پێشەوەی ڕۆژ هەڵبێت کابرامەن ئەیخۆنی دەکات تا ئەو کاتە ڕۆژاوە دەبێت، تو ناتوانانی بڵێ لە نیو ڕۆیا بشکێنە یان لە عەسرا تاو تۆ ڕۆژەکەت بشکێنە. کلینیکل ترایڵیشدا لە دەرمان گەشە پێدانیشدا لە دروستکردنی دەرمانە تۆ ناتوانانی لە هەندێک فەیزا بیوەستنی، دەبێت لە هەم فەیزەکانی خۆی تەواو بکات، ئەو فەیزانەش کات بدەوێت. بەڵام ئێستا بۆ کۆرۆنا ڤایرۆس کە پاندمیکە، یعنی پاندمیک هەموو دنیای گرفتوێتەوە، بودجەیەکی یەکجار دیاری کراوە، وەکو واگەتان لێ ئەمریکا، ئوسترالیا، چین، ژاپۆن، فەڕەنسا، هەموو ئەو وڵاتانە بەگشتی بە دوای چارەسەرێکدا دەگەڕێن، بە دوای ڤاکسیندا دەگەڕێن، ئەمانە پارەیەکی یەکجار زۆریان تەرخان. بە کورتی پێت بڵم لە ئوسترالیا چەند سنتەرێک ئێستا چەند سنتەرێکی توێژینەوە بە تەمای دروستکردنی ڤاکسینن لە باشە Peter Institute, University of Queensland, زانکۆی کوینزلاند، و لە هەموو وڵاتەکانی ئوسترالیاوە هاوکاری ئەو دوو سنتەرە دەکرێت، هەموو پزیشکەکان هەموو توێژەرەوەکان هاوکاری ئەو سنتەرانە دەکەن بۆ بەدەستانی ڤاکسین یان دەرمانێک، و حکوومەتیش گەورەترین یارمەتی پێشکەش کردووە بۆ ئەو سنتەرانە. ئەگەر ئەوە ڕێگەم بدەیت لە ئەمریکاش بە هەمان شێوە پارێکی زۆر تەرخان کراوە، لەوێش چەندین سنتەر بە تەمای بەرهەمێنانی ڤاکسینەکەن، و لە چەندین وڵاتی دیکەی دنیاشدا ئێستا هەوڵێکی